آخر ئێستا من کە بازارنی دەرێم 10,000 دەرێ پارەم پێ نییە دیکەمە 500,000ش زەرەر دەکەم لێ دەرێم بە هەموو دوکاندارەکی بەڕێژ هەر هیچ نەبی لەو وەزعی با دەستی یەک بگرین لە پشت هەژاران بین ئەگەر لە زەرەریش بی با زەرەرەکە بە قوربانی هەرچی منداڵە پێشمەرگەیە پۆلیسە ئاسایشە مامۆستایە بە قوربانی هەر هەمویان بی. ئەوەی بازاڕی لە شاری هەولێر لە ئێستادا هەیە وای لە بەشێکی زۆری دوکاندارەکانی بازاری لەنگەی هەولێر کردووە کە داشکانی جۆرا و جۆر بکەن و بەشێک لە داشکانەکان ببێتەوە هۆی ئەوەی زەرەر بکەن لە بەرهەمەکانیان. من ئێستا لە یەکێک لەو دوکانانە مۆستاجان ئەسلااوت لێبێت دەمێت پێم بڵێ هۆکاری چییە و داشکانتان کردووە خودت نرخەکانتان ئاوا کەم کردوتەوە ئەگەر بۆم ڕوون بکەیتەوە. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم واللهی لە چێوە دەست پێکەم ئەوەل جاری هۆی سەبەبی یەکەممان ئەو بێوەزعی بێپارەیەیە کامە داشکان دەکەین بەخوای ئێستاگە دوور نەڕۆم هەر پارچەی لەو عبایانی کە تەمەشای دەکەوە شارە زابی لە ئەهلی بازار بی دەزانی هەر عبایکی دەستی دەدەی 8,500 دینار لەسە خۆمە ئەمن کە دەرێم 10,000 دینار بە دەیەکەش دەرێن زۆرە سەبر دەبی ڕەچاوی و خەڵکی بکەم بەخوای ئێستاوە لەو پۆستەش تەمەشاشی کەنەوە داشکانەکەم کردی ڕۆژی شەممەی هەرچی عبایا دەیکەمە 5,000 دینار یعنی 3,500 دینار لە سعری خۆشی کەمتر. باشە بۆچی وازە آخر ئێستا من کە بازارنی دەرێم 10,000 دەرێ پارەم پێ نییە دیکەمە 500,000ش زەرەر دەکەم ئەشیای بابەتی ئافرەتانی شەر قانونی خۆی وایە ئێستا یەک هەفتە و ئەشیای لێرە بمینێتەوە ژن هەیە شارەزای لەنگەی لە هەفتەك 2,000 دێ بەس تەمەشایەت کە عینە بابەت بینایەتەوە دوکانەی ئەتو دەی بە زەرێریش بیفرۆشی ئەشیایەکەی بگۆڕی نوێکەوە ئەمن ئەگە نەشی فرۆشم ڕۆژێ کرێم دێتە سەری وەرێستا حسابی ئەو دوکانەی من بکە ڕۆژێ 6 تا 7,000 کرێمە ئەم بەچی دەری بینم ئەمن ئەگە داشکانەکەی لۆنەکەم و هەر زانینەکەم و ئەشیای نەگۆڕم کەچی سەردان ناکاتەوە باشە. ئێستاش داواکارم یعنی لەلایانی پەیوەندیدار ڕەچاوی وەزعی ئەو خەرکەی بکەن بەس تەمەشاکەم زانە یەک لەبارە خۆنکەم وەک دوکاندارێک دەرێم ڕۆژە 6-7,000 لەسەر ماربی بازار تەبی نەبی زیاد لە پارەی کارەبا و هیچ چیز باسی شتانم نەکردێ بەس باسی خودی کرێیەکەم دەکەم 6-7,000 باسی کارەبای بکەم و ئاوی بکەم و حرەسی بکەم دەسمە 100,000 دینار باشە لێ دەرێم بە هەموو دوکاندارەکی بەڕێژ هەر هیچ نەبی لەو وەزعی با دەستی یەک بگرین لە پشت هەژاران بین ئەگەر لە زەرەریش بی با زەرەرەکە بە قوربانی هەرچی منداڵە پێشمەرگەیە پۆلیسە ئاسایشە مامۆستایە بە قوربانی هەر هەمویان بی. باشە لێرە ڕۆژانە هاوڵاتیانی زۆر سەردانی جەنابتان دەکەن هیچ هەبووە لەو حاڵەتانە کە کەسێک بێ بڵێ پارەی یەک پارچەم پێ نییە یاخود بە شێوەک لە شێوازەکان باسی کرد بێتێن دەگەم خۆش نییە هەندێک شتە پێت بڵێم بەخوای ئافرەتاتە ئێرە بە ناوی نەخۆشیەوە هاتی لەو خەستەخانە چکە خەستەخانە لە من نزیکە کە هاتیە لێرە دەرێ والله پێم نییە والله ینی نەبتە یان کە چاکە کرد باسی نەکەیەوە باشە والله هەر نەو عگبی لە علاگەم کردی گوتم بڕۆ بە تەلەفۆن کرایە ژنگریایە تخوا دەستم پێڕان ناگە سیارەمان نییە پارەم نییە کو بگەمێ بە قورعان جاری واشە لۆشمان نردیە پارەی پێ نەبی پارەشمان دایتێ هەر ئەوەندەش لە تااقەتی مەدە. باشە وەستاجان لێرە دوکرێ و مەسروفاتان هەیە ئێوە دەتانێت بەس کرێەکە دەربچێت ئەی ماندووبوونی خۆتان لێرە ئەگەر ئەم باسی ماندووبووم بکەم ڕۆژە تاوەر لە بنەوە جەمەلۆنە وەک ئاگرت لێدێ هەر باسی ناکەینەمە بەس دەرێم شەرمەزاری ساحب دوکانەکە نەبین بە عامی هەموو لەنگەش بەس کرێەکە دەرچی هیچکەمان ناوێت بە قورعان تەواو هەتا ئێستا دینارەکە نەجیرا لە بەوە 2 مانجی دەبی بەس ئەوەندە بەشی کرێەکەم لەو کە 1 دینار جملە تشقەردارم بە پارانەوە وانارێم بەس هەمووی وایە هەموو دەچی ئەشیای دینی دوکانەکەی چۆل نەبی ئەشیاکەش بەسەر دەفرۆشتەوە. زۆر باشە لەشتان ساغ بێتن دەست خۆش بێت ئەوە قسە یەکێک لەو دوکاندارانەیە کە لە نێو بازاڕی لەنگەی شاری هەولێر عبای خەلیجی و بابەتی ئافرەتان دەفرۆشێت ئەو دەڵێت 2 مانگیش دەبێت هیچ دەستمایەکیان نێت تەنها دەیانەوێت کرێ دوکانەکانیان بەدەست بخەن.